سڵاتان لێ بێم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. کەیسی منداڵانی ونبووی هەڵەبجە لە ماوەی ڕابردوو بە ئێستای شەوە نیقاشێکی گەرمی میدیایی و حیزبی تەنانەت حکومی بۆ لە نێوان لایەنە پەیوەندیدارەکانی هەڵەبجە و حکومەتی هێرێم و تەنانەت حکومەتی بەغداش لە تازەترین هەڵدا کە بریکاری وەزارەتی دەرەوەی عێراق بە یاوەری شاندێک لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا دێتە هەڵەبجە لەگەڵ لایەنە حکومی حیزبەکانی شارەکە کۆ دەبێتەوە بۆ ئەوی دووبارە بە میکانیزمێکی جیاوازتر لەسەر بابەتی دۆزینەوەی مناڵە ونبووەکانی هەڵەبجە کار بکرێت. ئامانجی سەردانەکە بە دیاریکراوی چی بووە؟ گەشتن بە چی سیغەیەکی هاوبەش بۆ ئەوەی لە داهاتوودا لە چوارچەوەی ئەو ڕێکارانەی کە دادەنرێت کار لەسەر دۆزینەوەی منداڵانی ونبووی هەڵەبجە بکرێت. ئەوەی کار زانیاری بێ و بە من گەشتووە زیاتر لە 75 خێزانی هەڵەبجەیی ناوی خۆیان تۆمار کردووە کە منداڵیان ون بۆ یاخۆ تا ئێستا سۆراغێکیان نییە لەو بابەتەدا. لەسەر ناوڕۆکی کۆبوونەوەکە و دوایین هەوڵەکان بۆم بابەتە حتمما پرسیاری زیاترم دەبێت لە میوانەکەم بەڕێز کاک شێخ عومەر بەرزنجی بریکاری وەزارەتی دەرەوەی عێراق. کاک شێخ سپاس بۆ ئەم دەرفەتە، بەخێر بیت. زۆر سپاس. بسم الله الرحمن الرحیم. زۆر سپاستان دەکەم. هەڵەبجە ئەو برینەیە کە خوێنەکەی وشک نابێتەوە. کاک شێخ من هەر ببوورە با پرسیارەکە بە دیاریکراوی کەم دوایی دەرفەتی بەڕێزت ئەم کە بە ئیسراحەتی خۆت قسە بکەیت. ئێوە لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا سەردانێکتان هەبوو بۆ پارێزگای هەڵەبجە. دەمەوێت پێم بڵێ ئامانجی ئەم سەردانی ئێوە چی بوو؟ گەشت بەچی سیغەیەکی هاوبەش ئەوەی کە تایبەت بوو بە منداڵانی ونبووی پارێزگاکە. بەناوی خوای بەخشەندە و میهرەبان سوپاستان دەکەم. ڕاستیە خوێنی هەڵەبجە وشکبوونەوەی نییە، بەلای کەمەوە لە 16/3/1970ەوە تا 100 ساڵ ئەگەر کەسێک ئەو ڕۆژە لەدایک بوو بێ عمری بێ بە 100 ساڵ دوای ئەوە هێشتان هەر کەسێکە لە کارەساتی هەڵەبجەیە بوونی بووە ئەو خوێنە هەر تەڕە. دوای ئەوەش لە ناو تاریخە هەرەمێنێتەوە جەری تاوانەکە زۆر گەورە بوو، تاوانەکە ئازارێکی زۆر گەورەی هەیە، هیچ منطق و هیچ عقلێک و هیچ وجدانێک و هیچ ڕەوشتێک ئەوە قبول ناکە میلەتێک تۆ ئاوا بەو شێوەیە دڕندانەیە دانیشی کۆمەڵکوژی بکەی بە کیمیاباران ڕۆژێکە لەبیر ناچێتەوە. لەبەرەوە من هەموو ژیانم، هەموو ڕۆژێکی ژیانم، هەموو کاتێکم مەسەلەی هەڵەبجە لە لام لە ویژدانمە مەسەلێکی زیندووە. بۆیە کە باڵێز بووم لە 4 وڵات، لە لوبنان، لە ڕۆمانیا، لە فاتیکان، لە قەتەر، لە هەر 4 وڵاتەکە لە 16ی سێە من یادی هەڵەبجە و ئازارەکانی هەڵەبجەم کردوێتەوە و بە خەڵکم گەیانوە. کاتێکیش لێرە بوو بێتم هەوڵم ماوە ئامادە بم لە هەڵەبجە. لەبەرەوە هەموو پارچەی شتەکانی هەڵەبجە کێشەن و مەسەلەیەکن کە ئەوێ ئێمە بەدەمیەوە بین. یەکێک لەو مەسەلانە مەسەلەی مناڵە ونبووەکانە بەداخەوە کە کۆمەڵێ مناڵی چاوگەشی کورد لەو تاوانە گەورەیە ون بوون. دیارە ئەو مناڵانە ئەوەیان کە مابێتنەوە ڕەنگە بەعزێکیان گەڕابێتنەوە، کەمێکیان زۆریان ئێستەش مابێتنەوە لە ئێران، چونکە بە تەبیعەتی حاڵ لەوانەیە لە خەستەخانەکانە خەڵکێک هاتبێ ئەو مناڵانەی وەرگرت بێ، یان لە باوکو دایکیان ون بوون، یان لەوانەیە باوکو دایکیان وەفاتیان کردوێ. ئەو مناڵانە مناڵی ئێمن پێویستە بە دوایانە بگەڕین. خۆشبەختانە ئەمڕۆ زەمانێکی زانستی گەورە هەیە بۆ ئەوەی لە ڕێگەی فەحسی توبی و DNA و بدۆزرێنەوە. لەبەر ئەوە ئێمە فکرەکە بەم شێوەیە هات. من لە ئەساسا مرحبم تەرحیب ئەەکەم بە هەموو فکرەیەکە خزمەتی هەڵەبجە و کیمیابارانی هەڵەبجە و شەهیدانی هەڵەبجە بکا. خوشکی بەڕێز چرۆخان کە ئەندام پەرلەمانە و لە لیژنەی شەهیدانی پەرلەمانی عێراقیشە نووسراوێکی ئاراستەی ئێمە کرد لە وەزارەی خارجیە و خۆی تەشریفی هێنا. داوای ئەوەی کرد ئێمە کار لەسەر دۆزینەوەی ئەو مناڵە ونبووانە بکەین لە ڕێگەی وەزارەتی دەرەوەی عێراق. فکرەکەی پەسەند کرد. ئەو دائیرانەی کە لە ژێر ئیشرافی ئێمەیان، دایرەی مافی مرۆڤ، دایرەی یاسایی، دایرەی قانونی بڵین، دایرەی قونسولی، کۆمەڵە لەو دائیرانە مختصن بەم شتانەوە. تەوجیهی دایرەکانم کرد. کاک شێخ دێمە سەر ئەوەی کە
ئەو گەڕان و دۆزینەوەی کە بەڕێستان وەکو ئاماژەی پێ دەکەیت ئەو لایەنانە کێن کە بەشدار دەبن لە پرۆسەیەکی لەم شێوەیە بەڵام پێشەوە پێم خۆشە پێم بڵێیت ینی کەسی منداڵانی ونبووی هەڵەبجە کە بەڕێزت مێژێکی باشت باس کرد لە سەرەتای قسەکانت پێدوانیە کەیسێکی ئەوەندە دوور و درێژت دەبوو حکوومەتی عراق پێشتر کاری لەسەر ئەم بابەتە بکردایە ججا ئەوەی کە بۆ ئەندامێکی پەرلەمان هەستێت داواکاریی لەم شێوەیە بکات بۆ حکوومەتی عراق لە ماوەی ڕابردوودا ئەمەی بە چۆن ئەڵێ ئیشی خۆی نەزانیوە بازێشت ئەبێ یەکێک فکرەکە تەڕحکە باش ئەم فکرەیە من محامی بووم لە محکمەیە یەکێک داوایەکی هەبێ داوایە تەقدیمی قازیەکە ینی قازی تۆ $10,000 لای کەسێ بێ قازی نانگرێ بە دوای بڵێوەرە تۆ $10,000 فلان کەس قەرزاری بێ تۆ بچی داوای بکەیت تۆ داوایە تەقدیمکەی ئەو کاتە بانگەکرێ محکمە بانگەکە لێ پرسن و تۆ دەلیلی خۆتە هێنی ئەم شتانە ئەبێت تۆ داواکاربی کاتێکە ئەندام پەرلەمانێکی بەڕێزی کورد یەت بۆ لای من خۆشم هەر کوردم ئەم کێشەی منیش ئەو کێشەی ئەویشە ئەو مۆزۆ ئاخاتە بەردەسی من پێم خۆشە منیش ئەو کاتە تحریکی مۆزۆعەکە ئەەکەم بینا لەسەر ئەو داوایە پێدا نییە هەوڵێکی ینی هەوڵەکە دەبوو پێشتر بدرایە یانی کەم خۆ حکوومەتی عێراق خۆی خاوەنی ئەم کەیسەیە قەینا کەیسەکان زۆرن هەر باش وایە کورد خۆی زووتر ئەمەی بجوڵانایە بە هەر حاڵ درەنگ نییە خراپ ئەوەیە کە نەیکەی من حەزم کرد ئەو باسە تەواو بکەم بۆی سوورەی باسەکەی من بگات ئێمە داوامان لە دایرەکانی خۆمان کردو مطالعە بنووسن قسەمان لەگەڵ جەنابی وەزیرا کردو جەنابی وەزیر خۆشحاڵی خۆی دەربڕیوە بەوەی کە ئەم کارێکی پیرۆزە و کارێکی گرنگە و کارێکی نەتەوەیە جەنابی وەزیریش خۆشحاڵ بووبەوە و ئێمە ئێستا لە سەرۆکاری ئەوە یاین وەزارەی خارجیە فکرەکە بگەینین بە کۆمەڵی وەزاراتی تر وەکو وەزارەتی عدل من لەگەڵ جەنابی وەزیری عدلی قسەم کردووە خۆشحاڵی دەربڕیوە هەروەها وەزارەی شؤونی اجتماعی و محافظەی هەڵەبجە و شخصی خوشکی بەڕێز چراخان کە خۆی لەو لیژنەیەیە و داواشکەین یەکێکی بەلای کەمەوە یەک دوو کەسی هەڵەبجەمان لەگەڵا بێ کە هەم شارەزای کەیسەکان بێ هەم شارەزای ئەو شوێنانە بێ کە وەختی خۆی خەڵکەکە چوونە خەستەخانەکان و مناڵەون بۆکان لەو خەستەخانانەوە دراون بە خەڵک باش حەزەکەم ئیزنم بێ ئەم سوورەیە تەواوکەم ئەمجار پرسیاری تر بکەی بۆی بتوانم ڕیسالەکە بگەێنم ئێمە ئێستا کە ئیش لەسەر ئەمە ئەەکەین ئەگەر ئێمە توانیمان خۆمان ئامادە بکەین ئەمجا داوای لە داوا لە سەفارەی ئێرانی ئەەکەین کە ئێمە ئەمانەوێ وەفدێک بین بۆ ئێران داواتان لێ بکەین لەوێ کە ئیزنمان بن لیژنەیەک تەشکیلکەین ئەو لیژنەیە بگەڕێن بە دوای ئەو لەو خەستەخانانەیە ئێوە تەعاونیان بکەن بزانین ئەو مەلەفاتانە ببینیم بزانین ئەتوانین چەند مناڵە و مناڵانە بدۆزینەوە بگەینە لایەن ئەوە تەبعاً جوزئێکێتی بەشێکی دووەمی ئەوەیە لە فەرزێکە هەر کەسمان دۆزیەوە ئەمجا لێرە حەل ببێ ئەبێ ئەو کاتە وەزارەت تەندروستی و وەزارەتەکانی کە یارمەتیمان بن بۆ ئەوەی هەر مناڵە دۆزرایەوە بە ئاسانی بتوانین ئەو مناڵە بگەڕێنەوە بۆ خێزانەکەی خۆی نەبێ بە حاڵەتێک نەزانن مناڵی کێیە ئەوەش کێشەیەکە خاڵ بە خاڵێمە سەر ئەو بابەتانی کە بەڕێز ئاماژەی پێ دەکەی پێم خۆشە ینی پرسیارم بۆ دروستە بێ ببوورە کە ینی ئەمێ پرسیارکەم لە ئەسنای گفتوگۆکە ئەم لیژنەی کە بەڕێزدان بڕیارە پێک بهێنرێت چی جیاوازێکی دەبێت لەگەڵ لیژنەکانی ڕابردوو ینی بۆ منە ماوەی ڕابردوودا لەسەر ئاستی جیاجە حکومی حیزبی لە پارێزگای هەڵەبجە کۆمەڵێک لیژنە پێکاتۆ بۆ دۆزینەوە سۆراخکردنی ئەم منداڵانە بەڵام نەتیجەیەکی وای نەبووە پێم خۆشە ینی خاڵێکی جیاوازم پێ بڵێ کە لە لیژنەکەی ئەوە هەیە لەوانی کا نەبووە بۆ ئەوی کە سوکاری قوربانیەکان دڵی پێخۆشکرد خاڵی جیاواز زۆر ئاشکرایە ئەم داوایە داوای عێراقە داوای حکوومەتی عێراقە کە وەزارەی خارجی عێراقی داوای کرد بە ڕسمی داواکەدا ئەندرێت کە عێراق داوای کردووە جیاوازە لەوەی کە داواکە لە هەڵەبجەوە بێ لەگەڵ ڕێز و تەقدیرم بۆیان و گەورەیە ئەینوێنن بەڵام کاتێک کە عێراق خۆیەکا بە خاوەنی و عێراق داوای ئەکا پەیوەندی بینی دوو وڵاتە ئێمە چاوەڕوانی ئەوەین کە لایەنی بەرامبەر زۆر بە ترحابەوە بڵێن فەرمونون ئەمە کێشەیەکی ئینسانیە بەڕاستی ئەو مناڵانە لەبەر ئەوە ئەمجارە پێم وایە ئەو تابع ڕسمیە وەربگرێ جیاوازە کەواتە دەتوانێت قووەتی قانونی یاسایی زیاتری هەیە لە هەموو ڕوویەکەوە باشە پێشنیارەکەی ئەوە گەشتووە بە لایەنی پەیوەندیدار کە حکوومەتی ئێستا ئێمە جارێ لەنەوە وەزارەتە ئیشتیاکە باش
بۆ ئەوەی ینی ئێمە تەوزیحێ بە هاتنەکەی من بۆ هەڵەبجە تۆزێک عەفەوی بوو، عەفەویەکە بەو شێوەیە بوو. خوشکی بەڕێز چلۆخان حەزی کرد وەکو ئەندام پەرلەمانێک و وەکو ئەوەی کە ئەو کێسەی داوا کردووە من بچم بۆ مۆنەمێنتەکە و لەوێ بەعزێ خەڵک گویان لە بیدایەتی ئەم فکرەیە بێ ئێمەش چوون بۆ مۆنەمێنتەکەی هەڵەبجە لێەوە هەڵبەتە تەسریحماننا سەردانی مۆنەمێنتەکەمان کرد ئەو برینەی کە باسم کرد ئەو خوێنە تەڕێی کە باسم کرد جارێکی کە پیاچووینەوە و جارێکی کە ئازارەکان ئەو ئازارانەیە کە نابێرە بیرمان بچێتەوە زۆر ناخۆشن بەس نابێرە بیرمان بچێتەوە چوینەوە بۆ ئەوێ دوای ئەوەش من بێ جیاوازی سەردانی فریای سێردانی سێ لایەن کەوتم و داوای لێبوردن لە هەموو لایەنەکانی تر ئەەکەم کە وەختەکە کەم بوو هەر ئەوەی بەشە کرد سەردانی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی و لە قیپارتی دموکراتی کوردستان و مەڵبەندی یەکگرتووی ئیسلامی کوردستانیم کرد ئەم سیانە فریا کەوتم ئەژینا سەردانی هەمویانم ئەکرد ئێوادارم لێم قبوڵکەن کە وادا بێن سەردانی هەمویانم کردو چونکە سەردانەکە تەنها من وەکو ڕەجل دەولەیەک تەسەڕوفەکەم بەڕاستی پێتان دەڵێم لە لای من جیاوازی نییە خەڵکێکێتی بێ پارتی بێ یەکگرتوو بێ شوێعی بێ سۆشیالیست بێ کۆمەڵ بێ بزوتەوە بێ لە لای من هەموو یەک و یەکە نەک هەر کوردستان غەیری کوردستانیش خەڵک عەرەب بێ کورد بێ تورکمان بێ موسڵمان بێ مەسیحی بێ ئێزیدی بێ ئێمە وەکو وەزاری خارجی تەسەڕوفەکەین باوەڕمان بە هاوڵاتی بوون هەیە لەبەرەوە من وەکو ڕەجل دەولە تەسەڕوفەکەم. کاک شێخ پێشنیار و بۆچوونەکانی ئێوە لەلایەن کەسوکاری قوربانیان و ئەو جهەتە حیزبیانێک ئێوە کۆبوونەوە لەگەڵیان کە بەڕێزت ناوت بردن چۆن پێشوازی لێکرا بۆ نمونە و بە دیوێکی تردا ئەوەندە چۆن دەتوان لە پرۆسێکی ئەوەهادا هاوکاری وەکیلی وەزیری خارجی عێراق بن؟ یعنی ئێمە زانیاریمان بۆ ئەوان برد باشە نەچوین دانیشن حیوار بکەین بەس باسمان کرد هەمویان خۆشحاڵ بوون لایەنە سیاسیەکان هەمویان پیان خۆش بوو یان ئیشێکی گەورەیە و ئێمەش پشتگیرتانین و خۆشحاڵین کەسوکاری شەهیدان کەممان بینی ینی ئێمە نەچوین لەوێ ئیجتیماعی بکەین لەگەڵ کەسوکاری شەهیدانە تا بەناوی ئەوانەوە هیچ بڵێم ئەوەنە کەسەی لە مۆنەمێنتەکە بوون هەستیان بە دڵسۆزی ئێمە کرد بەڕاستی ینی ئەمە کەیسێکە 100 جار ئینسانیە من بە ئینسانی ئەیبینم بە هیچ نوعێ باوەڕم بەوە نیە ئەم کەیسانە بکەی بە کەیسێکی مەکسەبێکی سیاسی بۆ هیچ شتێک بەڵام وەکو وەزارەتی خارجی مەکسەبی سیاسیە بۆ دەوڵەتی عێراق. کاک شێخ قۆناغی دواتری ئەم حیوار و ڕاوێژەیە کە کردوتانە چی دەبێت بۆ ئەوەی کە بە عملی بچنێ ئەم پرۆسەیە کە بەڕێز ئاماژەی پێ دەکەیت؟ ئەو هەنگاوانە ئێستا ئێمە کەشتەکەمان ئامادە بوو لە وەزاری دەرەوە باشە ئەنجام مفاتەحەی ئەو وەزارەتانەی ترمان کرد ئەوانیش هاتن کۆبوونەوە یەکەکەین هەڵبەتە دوای کۆبوونەوەکە ڕەئیمانەکەین بە یەک ئەمجا مفاتەحەی لایەنی ئێرانی ئەەکەین پێیان ئەڵێن کە ئێمە نیازێکی وامان هەیە ئێمە ئێستا ناتوانین بڵێن وەڵامی ئەوان ئەزانین بەڵام باوەڕ ناکەین ئەوان بڵێن نە چونکە ئەمە کێسێکی ئینسانیە هیچ شتێکی تیان نییە بڵێن نە ئێمە ئەڵێن ئێمە ئەسڵەن زۆر سوپاسی ئەو خانەوادە دڵگەورانە ئەەکەین کە ئەو مناڵانەیان گرتوۆتە خۆیان و ئەوە ساڵ کردیان بە کوڕ و کچی خۆیان ئەمە گەورەیە بەڵام بۆ ئەوانیش بارسووکیە ئێمە بچین ئێستا مناڵەکانیان لێوەرگرینەوە خۆت ئەزانی کاتێک کە مناڵێکی لە خانەوادەی خۆیان لەبێ بچێتە ناویانەوە یعنی بێ بە بەشداری ئەگەر تەزجیلیان کرد بێ لەسەر خۆیانە بێ بە بەشداری میرات و شتیان ئێمە باریان سوکەکەین بۆ ئەوانیش وە سوپاسێکی شانەکەین هەتا سوپاسیانەکەین چونکە کارێکی زۆر گەورەی ئامارێکی دقیق و ورتان لایە بۆ نمونە ئەوەندە منداڵی هەڵەبجە تا ئێستا بێسەوشێنن بۆ خۆم لە لیژنەی نێودەوڵەتی ئامارێک وەرگرتووە کە زیاتر لە 300 خێزانی سنووی پارێزگای هەڵەبجە ناوێن تۆمار کردووە کە منداڵیان ون بووە لە کاتی شاڵاوی ئەنفالدا ئەم ژمارەی دقیقیان ئەوەی کە لای ئێوە هەیە چۆنە؟ ئەوە دوای ئەوەی کە کۆبینەوە باشە لە زمانی کۆبوونەوەکەمانە جنابی پارێزگاری هەڵەبجەمان لەگەڵ ئەبێ لەگەڵ کەسێکی شارەزار لە کەیسی ئەوان لە هەڵەبجە لەوێ ئەوان تهدیدی ئەەکەن ئەوە ئیشی ئەوان پێمان دەڵێن ئەو ئامارە ئەبێ لای ئەوان بێ ئەوان پێمان دەڵێن حتا ئەبێن ناوەکانیشمان بۆ بێنن ئەبێ معلوماتمان بۆ بێن بۆی ئێمە کە ئەچین بەجانیبی ئێرانی ئەڵێن ئەوەنە مناڵ لە ئەوەنە خانەوادە ئەوە ناوەکانیانە لە لای ئێمە ئەجا ئەو ناوانە تەمان ئەوەی کە زۆر مناڵ بووبێ ئەوان نایان گۆڕاوە چونکە خۆیان چزان بڵێن ئێمە ناوەڵا هەرەوە پرسیارە کاک شێخ بۆ نمونە دوای 35 ساڵ ئەمە پرۆسەیەکی ئاسانیە پرۆسەیەکی قورسە
ڕەنگە لە ڕووی شێوە لە ڕووی بیرکردنەوە تەنانەت فۆرمی ژیانی ئەم کەسە گۆڕاوە کاتێک منداڵ بوون بۆ ئێستا کەسێکی دیکەیە ئەو ئەدی لەو بەڵگە و دۆکۆمنتانەی کە ئێوە پشتی پێ دەبەستن بۆ ئەوی بگەن بە سەرچاوەی زانیاری منداڵێکی ون بوو چی دەبێت؟ ینی ئەو پرسیارە زیاتر ڕوو ئەکاتە طبی عەدلی و ئەو شوێنانەی کە فەحسەکەن ئەو کاتە ئێمە هەڵبەتە یەکەم کەس کە پشتی پێ ئەبەستین وەزارەتی تەندروستی کوردستانە ئەو کاتە لەگەڵ جەنابی وەزیر جەنابی دکتۆر سامان بەرزنجی کە خۆشبەختانە ئێمە لە یەک خانەوادەین قسەی لەگەڵ ئەەکەین دڵنیان ئەویش کەسێکی دڵسۆزە هەموو ڕێگاکانمان بۆ ئاسانەکا بۆ ئەوەی هەر مناڵێک دۆزرایەوە ئەو ڕێگا زانستیانە بگرینە بەر معلومە خێزانەکان چێن ئەبێ فەحسوشت بکرێ و بە دڵسۆزانە ینی ئێمە لە یەک مناڵەوە هەتا هەموو مناڵەکان کە بتوانین بیخێنە دەستی خێزانەکەی خۆشێکی گەورەیە بۆ ئێمە هەست بەواکەین کە توانیوانە خزمەتی بکەین هیوادارین بتوانین زۆرترین ژمارەی ئەو مناڵانە بدۆزینەوە و بیانگەینەوە بە خانەوادەکانی خۆیان. کاکشێق ئەو شوێنانەی کە ئێوە بەنیازن سەردانی بکەنیان لایانی کەم وەکو شوێنێکی فەرمی دەستنیشان کراوە کە منداڵەون بۆکانی هەڵەبجەی لێبێت لێتانەوە دیارە دەچنەکوێ زیاتر خەستەخانەکانە نەخۆشخانەکانی ئێران لەو کاتا کە هەڵەبجە کیمیاباران کراوە ئەو خەڵکە ڕویان کردوتە نەخۆشخانەکان زۆرتر لەوێ ئیتر مناڵ فەوتاوە و مناڵ دیار نەماوە و باوکو دایکە و تووشی وەزعی خراپ بوون و ئەوانەیە دایکێک دوو مناڵی پێ بوو بێ مناڵێکیان لێون بوو بێ ئەو مناڵی تر نازانرێ کێیە و هیچەیە لەو زروفەیە کە بەڕاستی وەزعێکی وا بووە کە خەڵک ئاگای لە خۆی نەبووە و تووشی ئەو حاڵەتە بووە هەر ئەو خەسەخانانە باوەڕم وایە دەواازەی کارەکەی ئێمە بێ و کلیلی کردنەوەی کێشەکان بێ هیوادارم بتوانین شتێ بکەین ئێمە هەوڵە ئێمە ئەین یعنی نابێ ئێمە ئێستا وا بزانین هەموو شتێکمان کردووە ئێمە هەوڵەین ئەو هەوڵە لای خی گەورە زۆر گەورەیە لای خەڵک زۆر گەورەیە لای نیشتیمانەکەمان گەورەیە لای نێتەوەکەمان گەورەیە خۆشحاڵ ئەبین هەوڵەکەمان بگا بە ئەنجام و باشترین ئەنجام ئیتر خۆ ئەگەر هیچیشمان پێ نەکرێ هیچیش نەکەین ئێمە ویژدانی خۆمان ئاسوودە ئەەکەین کە ئێمە کەم تەرخەم نەبووین لەم مۆزوع ئەمڕۆ من بریکاری وەزارەتی دەرەوەی عێراقم بۆ کاروباری فرەلایەنی و یاسایی دایرەی قانونی و دایرەی مافی مرۆڤ هەردووکی لە لای منە ئەم مەرحەلە تاریخیە من خۆشم لە خۆم خۆش نابم کەیسێکی وا بێتە بەردەستم بێ هەڵوێز بم خەڵک چۆن لێم خۆشە بێ لەبەر ئەوە کاکشەیانی پرسیارێک من دروست بووە لە مای ڕابردوو چەند هەوڵێکە بوو لە ئاستە جیاجیەکان ینی بۆ سوراخکردنی ئەم منداڵانە و دۆزینەوەیان و گەڕاندنەوەیان بوو باوەشی خێزانەکانیان بەڵام هەوڵێکی کرد و کاڵ بووە ینی ئێوە بە دۆداچوتان کرد بۆ ئەم هەوڵانەوەکو خۆی جێگەی نەگرت نەخێر ئەوانە ئەمە یەکەم جارە لە وەزاری خارجیەوە ئەم شتا ئەکرێ پێشتر وەزاری خارجیە نەبووە لە بەرەو هیچ تاریخێکم نییە لەسەری باشە پرۆسەی دوای گەڕاندنەوەی منداڵەون بۆکان هەمیشە پرۆسەیەکی قورس و ئاڵۆزە دواتر دەبێت لە ڕووی کولتورەوە هەم دووبارە ڕاهێنانەوەی بۆ بکرێت بۆ ئەوەی کە لانی کەم ئاشنا بێ بە ژینگەی ئێرە و ئەو ژینگەی کە لە ئێران تیاژەوە حتممە ژینگەیەکی جیاوازە ئێستا هەندێکیان کە لە دوای دۆزینەوە تووشی گرفتی تەندروستی و تەنانە ئەو پشتینانەی کە دەکرێت پشتینێکە ینی نەیتوانیوە چارەنووسی ئەم منداڵە ونبوانەیەک لای بکات و هەندێک جار ئاڵۆزی لە کێسەکاندا دروست کردووە هەر لە ماوەی ڕابردووێمە تازەترین کەس کە بینیمان تا ئێساژ ینی ئەو منداڵی کە دۆزراوەتەوە بە ناوی هاوڕێگەڕاوەتەوە تا ئێستا ینی خێزانێکی مختص کە پزیشکی دادی سەلماندبێتی نەیگرتوتە ئەستۆ لە دوای ئەمە ئێوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەسەدا دەکەن حتا لە ڕووی دابینکردنی شوێنی نیشتەجێبوون لە ڕووی دابینکردنی بژێوی ئەمەش هەر بۆ خۆی لێکەوتەی ئەم پرۆسەیەیە وەڵاهی ئەمە حقیقەتەن مەرحەلەی دوای ئێمەیە باشە لە سەدا سەد ئەو مەرحەلەی ئێمە نییە و کاری ئێمە نییە بەڵام یعنی من وەکو هەر هاوڵاتیەک قسە ئەەکەم ئەو کاتە پێم وایە کاری حکوومەتی هەرێمی کوردستانە کە بەباشی کار لەسەر ئەم مەوزوع بکە ینی تۆ 75 کەس بێنەوە ئەوەی خانەوادەکەی توانایی هەیە و ژیانی هەیە و بە تەبیعی بچێتەوە ناو ژیانی خۆی ئەوەی کە وەزعێکی خراپیان هەیە ینی ئەبێ وەزعی ژیانیان بۆ دابین بکەن ئەمە لە ئاستۆی حکوومەتی عێراق لە ئاستۆی حکوومەتی هەرێمە
نا لە ئەستی حکومەتی هەرێمە ینی ئەوان هاوڵاتی هەرێمن هەرێم بودجەی خۆی هەیە لەگەڵ عێراقەوە ئەوە ناکەوێتە ئەوێ عێراق وەکو قەزەیەکی سیادی کە هەموو کەس قزایەکانی عێراقایدی ئەوە گەڕان بەدوای ئەمە داواکردنەوەی وەکو حکوومەتی عێراق باسێکی ترە لەبەر ئەوە ئەمجا بەڕاستی ئەبێ ئاسان نییە برایەک 35 ساڵن ناسراوە نەزانراوە حتا لەوانەیە کوردیش نەزانێ بێتەوە ناو خێزانەکە چۆن ڕێکەکەوێتەوە من پێم وایە زەمەنێکی ئەوێ تا ئەویش ڕابێ و ئەمانیش ڕابێن و کولتوریان جیایە و بیرکردنەوەیان جیایە بەڵام ڕەنگە ئەو شەوقە ڕەنگە ئەو حەز و بەیەک گەشتنەوەیە کارێکی وا بکە ئەمە زوو معالەجە بکرێ ئێخۆ تەبیعیە تۆ ئەگەر ئەمانەت هێنایەوە کوردستان دەورەیەکیشیان بۆ بکاتەوە دەورەیەکی زمانیشان بۆ بکاتەوە دەورەیەکیان بۆ بکاتەوە کە شارەزا بە عادات و تەقالید و کولتوری ئێران بکە یعنی بەس کاک شەقالی پێدوانی ئەمە ڕەهندێکی یاساییشی هەیە خۆی دەبێ هە پەرلەمانی کوردستان یان لە چوارچێوەیەکی یاساییدا مامەڵە لەگەڵ ئەم منداڵە ونبوونەدا بکات بۆی کە لە ڕووی میکانیزمی دابینکردنی شوێنی ژیان و تەنانەت خوێندن و مەعیشەتی ژیانیشەوە ئەوە حکوومەت ئەیکا من شتێک ئەڵێم من لە ئەوروپا ژیاوم هیچ شەریحەیەک نییە لە ئەوروپایە ئێمال بکرێ لەلایەنی حکوومەتەوە هیچ شەریحەیەک یعنی کاتێک ئەبینین کۆمەڵی خەڵک مشکلەیەکیان هەیە لە ڕووی نفسیەوە لە ڕووی دەرونیەوە یا لە ڕووی جەستەییەوە ئەمانە هەموو ئیشان دابین کراوە جاری وا هەیە ئەو ژیانەی بۆ ئەوان دابین ئەکرێ بۆ خەڵکێکی ترکە ئەو مشکلەیە نێ دابین ناکرێ تەنانەت مناڵێکی نەخۆش دایکی بۆ تەعینەکەن دایکی خۆی بۆ تەعینەکەن دەڵێن تۆ هیچ مەکە ئەم مناڵی خۆت بەخێوکە ئەمە وەزیفەکەی تۆیە لە لای حکوومەت تۆ مەعاش لەسەر ئەمە وەرەگری ئیش وەزیفەکەی تۆ ئەوەی ئەم ناڵە بەخێوکە کە مناڵی خۆتە یعنی ئەمە قیمەیە ئەمە لوتکەی گەورەی و بەرزیە ئەمە بیرکردنەوەیەکی زۆر عادیلانەیە یعنی ئێمە بیر بکەینەوە لەوەی کێشەیەکی ئاوا نیزامێکی بۆ دابنێین با لیژنەیەکی بەهێز لە کۆمەڵی مامۆستای ئەکادیمی دانیشن حەلی مشکلەکە بکەن لە حکوومەت تەکلیفیان بکا بڵێ چیان بۆ بکەین یعنی لە ڕووی زمانەوە لە ڕووی نفسیەوە لە ڕووی کولتورەوە ئەمەی کە بەڕێزت ئاماژەی پێ دەگەی قابلی جێبەجێکردنا ئێمە کاتێک منداڵێکی ونبوو دەگەڕێتەوە تەنانەت کێشەی ئەومان هەیە کە سنتەرێکی دقیق نییە کە DNA ئەم کەسە بسەلمێنێکە لە چه خێزانێکە یعنی لەماوەی ڕابردوو ئەم کێشەیە زۆر بەربڵاو بوو چجا ئەوەی بۆ نەبێت شێوازی ژیانی ڕێکخەیت من ئەڵێم ئەگەر کۆمەڵێک مناڵ بەیەکەوە بێنەوە کە ئەو کاتە مناڵ بوون ئێستا گەورن باشە ئەگەر کۆمەڵێک کەس بەیەکەوە بێت هیوایە جارڕەگە لەوێ ژنی هێنابێ یا شووی کرد بێ خانەوادەی تری هەبێ حتمما کۆمەڵێک بەیەکەوە بێنەوە لە لای هەموو هاوڵاتیەکی کورد ئەمە قەزیەیەکە یعنی هەموو هاوڵاتیان پێیان خۆشە ئەم مەوزوعە حەل بکرێ کەس منافەسەیان ناکا بڵێ تۆ کێشەکەی من حەل بکە پێش ئەو هەموو کەسێک ئەزانێ ئەم کێشەیە نابێت دوا بکەوێ لەبەرەوە هەموو هاوڵاتیەک هەست ئەکا ئەگەر ئەم کێشەیە حەل کرا کێشەیەکی ئەو حەل کراوە لە باوەڕێم ئەمە اینجا حتا ئەمە سناعی ڕێی عامی ئەوێ خەیچێکە بانەدۆی تەلەڤیزیۆنی بۆ بکرێ با خەڵک ئامادە بکرێ بۆ ئەوەی ینی ئێمە خۆشحاڵین بەوەی مناڵەون بۆکان ئەوە نەیان کە ڕۆڵەی ئەم میلەتەن گەڕاونەتەوە ناو کەسوکاری خۆیان هەمومان یارمەتی دەربین ئەم میلەتە خێری زۆر تایە یعنی من تۆ شتێک بیری منەخەیتەوە لە ساڵی 91 بوو بە ئینتیفازە ڕاپەڕین باشە ڕاپەڕین ئەوانی کە پیاوی خراپ بوون و پیاوی ئەمن و استیخبارات بوون ئەوان حسابێکی تر بوون بەڵام ئەوەی عسکەر بوو هەر عسکەرێکی ئەتیادی بوون ئەو کاتە من محامی بووم لە سلێمانی ئەم خەڵکە لەم شوێنانە هەموو خەڵک چوون خواردنیان بۆ بردن بەتانیان بۆ بردن بردیان لە مەکتەبەکانەوە بردیان لە مزگەوتەکانەوە بەخێویان کردن کە ئەمە عسکەری عێراقی بوون لێرە پێش هەفتەیەک ینی حاڵەتێکی تر بوو ئەو خەڵکە هیچ بیریان لەوە نەکردەوە نە ئینتیقامیان لێ بکەنەوە نەعزێتە بەعکسەوە وەکو کوڕی خۆیان حسابیان بۆ کردن و خزمەتیشیان کردن و خواردنیان بۆ بردن و جلوبەرگیان بۆ بردن و یعنی ئەمە لەگەڵ ئەوان کراوە من لەو باوەڕێیان میلەتەکەی ئێمە میلەتێکی لە نەتیجەیە میلەتێکی بەڕەحمە پێی خۆشە داوای هەمویانە بێت لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کێشەیە ئەوەنە
کێشەیەکی قرس نییە کێشەی هەفتا کەس ینی حلبوونی بەیکێرە زۆر دەوڵەمەنەکان ئەکرێت دەوڵەمەنێکی زۆر گەورە لە دەوڵەمەنەکانی کوردستان ئەتوانێت ئەم مشکلەی حلکە ئەنجا ینی ئەو کاتە با چەند ڕەجل ئەعمالێکی کورد یەک بگرن بە یەکەوە بڵێن کاکە ئێمە ئەتوانین شتێک دابینکەین بۆ ئەوان مشکلی خۆی مشکلەکە جزئیەکی گەورەی مادیە بۆیان حەلکەین. قسەکانت وەهمیوەک خۆی وەردەگرم ئەمە قۆناغی دواتری پرۆسەکەی بەڵێ دواتری پرۆسەکەی بەڵام ئەوەی کە گرفتە ئەوەی کە کێشەی یاسایی دروست کردووە بابەتی ئەو سنتەرەیە کە ئاماژەم پێکرد ینی سنتەرێکی دقیق نییە هەتا ئێستا DNA ئەم کەسانە بسەلمێنێت جاچی لە هەرێمی کوردستان بیا لە عێراق بێ نازانم لە عێراق یان نا یعنی ئەمە گرفتەکەی دروست کردووە ئێوە بۆ ئەمە چیتان کردووە؟ ئێمە ئەوە مەرحەلەی دواییە بەڵام باوەڕ نییە وا قورس نییە ئەگەر ببێ بە مۆزوعێکی ئاواتەوە کۆمەڵێ لەون بوانە بێنیتەوە بە ڕسمی باوەڕم پێ بکە زۆر بە ئاسانی قەراری سنتەرەکە ئەیرێ و دروست دەکرێ و زۆر بە باشیش ینی ئەوەنە نابێت بە کێشە بەس تۆ جاری وا هەیە یعنی ئهمالی شتێکەکەی دەبەرەوەی وەختی نهاتووە بەڵام کە گەشتە ئەوە لەو باوەڕێیان یەکسەر حەلیش بۆ ئەوە دادرێت کاخشەوە دڵنیان ئەم منداڵانە هەمی لە ئێرانن خۆڕەنگە پرۆسەکە ئێمە جارێ دڵنیا نین لە هیچ بەڵام دڵنیاین لەوەی خەڵکێک چوونە ئێرانە و مناڵەکانیان لێون بووە ئیتر لەوانەیە سێکە لەو مناڵانە لە وڵاتێکی ئەوروپی بێ لێەوە ڕۆشت بێ لەوانەیە ینی چۆن دەگەن بەڕاستی ئەمە ئێمە ئەوەی لە خەیاڵمانە بچینە خەستەخانەکان باشە بڵین لەم خەستەخانەیە فلان ڕۆژ فلان خێزان هاتن چوار مناڵیان پێ و یەکیان دیار نەماوە لەوێ تەسجیل کراوە ئەو مناڵە لەوانەیە یابیان بە خانەوادەی ئەو خەستەخانەیە ئەبێ ئەو خەستەخانەیە یارمەتیمان بگەین یارمەتیمان بن بگەین بەوە بە ئیزافەی ئەوەی داوا لە دانی ئێرانیەکەین ئەڵێن ئێوەش ئیعلام بخەنەکار کە هەر کەس لەو کاتا کە لیژنەکەیان بۆ ئەوێ هەر کەس مناڵی ونبووی ئەو کاتە دۆزیوەوە ئەوی یارمەتی دەرمان بێ ئاگادارمان کا بڵێ بەڵێ ئێمەش ئەوەش زیاتر ئیشەکە ئاسانەکە ئەوەش ڕەنگە خێزان هەبێ منداڵی ونبوویشی لابێت بەڵام نەیڵێت ئەویان ڕەنگە کەمێ بێ ینی ڕەنگە کەمینەیەکی واشی تیاوێ بە حساب بۆ هەموو شتێ بکەین نەوجەوان و خانەی بێسەرپەرشتان لە ئێران دەتوانن هاوکارێکی باش بن لەمەدا بۆ ئێوە دواتر دەرەکەوێ بەعزێ هەنگاو هەیە خراپە منی ئێستا پێش وەخت بیان لێم باشە ئێمە ئەوانە هەموو یەکەین بە اختیراحات و داواکەین هەموو ڕێگاکان بگیرێتە بەر بازێشت هەیە ئێستا وەڵامیمان پێ نییە باش گرنگ ئەوەیە ئێمە ئەم هەنگاومان بەردەمایە لە لایانی عێراقی وەزیری دەرەوەی عێراق لایەنە پەیوەنددارەکان سەپۆرتیان بابەتیان کردووە یەکلا بۆتەوە ئەمە لایانی عێراقی لە منەوە دەستی پێ کردووە باشە ئێستا من هاوڵاتیەکی کوردم لە عینی کاتە بریکاری وەزارەتی دەرەوەی عێراقم ینی ئێستا تۆ قسە لەگەڵ عێراقەکەی لەگەڵ منی ئەەکەی ڕوونە چرۆخان هاتووە ئەندام پەرلەمانی عێراقا منیش بریکاری وەزارەتی دەرەوەی عێراقم قسەی لەگەڵ من کردووە منیش ئەم مۆزوع عەرەفعەکەم بۆ جەنابی وەزیر جەنابی وەزیر وەزیری خارجی عێراق و کوردە لەبەر ئەوە من وازانم بەختێکی باشە لە ئارایە کە ئەمانە هەموو هەم عێراقین و هەم کوردن ئەتوانین دەورێکی وامان هەبێ و دڵنیا بە هەموو عێراقیەکانیش لەگەڵ ئێمە متعاتفن کەس نییە متعاتف نەبێ لەگەڵمانە بەڵام خۆشببختانە هەموو ئەوانەی کە ئەیجوڵێنن کوردن ئەو کەسانی تشی کە کوردنی ئێمە ئەزانین کە ئەمە کێشەیەک نییە تۆ دەستکەوت چی ینی من چی لە خەڵک ئەبەم ئەگەر مناڵی بوون بوو بدۆزمەوە کێشەیەک نییە کێشێکی سیاسی نییە مفاوەزاتی بۆ بکەم و کاکە تخوا قوبوڵی کە باو مناڵە بێنینەوە و ئەمە نەبوو جێ و نەهیچە و ئەمە مناڵی بوون بووە ئەسڵەن ئەویش خواخوایەتی خزمەتێکی من بکڵێت خوا کاتەوە بەم خزمەتە ڕازێبی یادی کەواتە کەیسە ئینسانێکە و خۆی تعاملی لەگەڵا دەکرێت بەدڵنیایی باشە کاک شێخوڵا یەک دوو پرسیارێک مێ لەسەر بابەتی بە پارێزگابوونی هەڵەبجە چەند ئیشی بەڕێزت نییە بەڵام کۆمنتەوە هاتووە پرسیار دەکەن ئەم بابەتە بەکوێ گەیشت بۆ هەڵەبجە نابێ بە نۆزدەیەمی پارێزگای عێراق وەکو باست کرد ئەوە باسێکی خارجی ئێرەیە باشە واتی ئەگەم ئەبێ بۆ نابێ هەر هەنگاوەکان درراوە تۆ باسی درەنگ و زۆکەی دیارە چەند جارە چۆ پەرلەمان پێم وا بێت هەر نەتیجەی هەر وایە ینی لەبەر ئەوە پرسیارە لە پەرلەمانتارەکان بکەی باشە بەڵام ئەوانە تەحسیل حاصلە وەکو شخصی لایەنەتەوەیەکە شتانە سەر نەکردو ئێوە هەر شتا
کەیسی خۆی هەیە تۆ باش هەر کەس اختصاسێکی خۆی هەیە ڕوونە من چاو لێ اختصاسی خۆمە چۆن قساکەم ئەوە اختصاسی خوشک و برا پەرلەمانتارەکانمانن بیکەن ئێمەش پشتمان بۆوان بەستوێتە تۆ شتە تارەیەک و خۆ دەخەوی چووکە تۆ لێ ناخوڕی کەسێکی کە هەیە و تەیارە و ئیشی تۆ نییە چۆنە ڕاو چۆن ناوە پرسیارەکەم لەو ڕانگەوە هات کە بەڕێزت یعنی پۆستێکی باڵاتەیە لە عێراق حتمما ئاگاداری هەندێک گورتەکاری گۆڕانکاری سیاسی و ئیداری لە عێراقا بۆیە یعنی دڵنیان بۆ دڵسۆزێک کە ئیش لەسەر مناڵانی وبی هەڵەبجە کردووە بە هەمان ڕۆحێ دەگەر بەیانیش کێسی پارێزگای هەڵەبجە بێتە بەردەمی بەڕێزت کە ڕەنگە دوور بێ لە ئیشەکەی تۆوە بە هەمان نەمەڵیشی لەسەر دەکەیت یعنی سیغەی پرسیارەکە لەم ڕانگەوە هات وەڵا من و هەموو هاوڵاتیەکی تری کوردی دڵسۆز تەواوی خەونەکانمان ئەوەیە ئەم وڵاتە جارێکی کە بە هیچ جۆرە تووشی هیچ شکستێ نەبێ کوردستان تووشی هەموو خێرێ ببێ هەچی مافێکی خۆی هەیە دەستی کەوێ هاوڵاتی کورد هەموو کاتێک هاوڵاتی ژمارە یەک بێ لە عێراقا هیچ مافێک نەبێ مافی هاوڵاتیەکی تر بێ و مافی کورد نەبێ ئێمە هەموو ئیش بۆ ئەوە ئەەکەین لە ڕاستیە ئێمەش خزمەتی عێراقەکەین ینی ئێمە خزمەتێکی باشی عێراقەکەین ینی ئێستا من کە بریکاری وەزارەتی دەرەوەی عێراقم و کوردم ئەو خزمەتەی منیش بە عێراقی ئەەکەم خۆکەم نییە من و ئەمسالی من ینی ئێمەش ئەو خزمەتەیەکەین کەمە فەرمو بەردەوام ئێمە لە نەتەوە یەکگرتوەکانین لە شوێنەکانی دەرەوەین باسی قەزایە عێراقەکەین باسی شتەکانی عێراقەکەین خزمەت بە قەزایەکانی عێراقەکەین ئەمە دوولایەنەیە ینی ئێمە خزمەتی عێراق ئەەکەین و لە عێراقیشمان ئەوێ خزمەتی ئێمە بکە ئێمە بەسم ئێمەی کورد باش یعنی ئەو کاتە ئێمە جاری وای هەردوو دەورەکە بینین خۆشمان عێراقەکەین خۆشمان کوردەکەین بەڵام لە عێراقا خۆمان بە تەنهانین خەڵکی کەشمان لەگەڵ هەروەها دوای وەڵام کاکشەر ینی لە یەک دقا وەڵامەکەمەوێ ئەگەر ئازێت نەبێت بەقەی بە هێندەی ئەو خزمەتەی کە بۆ عێراق کردوتانە عێراق خزمەتی ئەوەی کردووە بۆ هەوڵاتێکی کورد بەستم هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانمان هەیە بە پێی دەستور هەرێمی کوردستان دەستوریە بەردەوام دانیشتن هەیە بەیەکەوە بڵێ تو نڵی کۆمەڵەشت هەیە بە ئاسانی ئیتیفاقی تیا دروستە بێ کۆمەڵەشت هەیە هەوڵ و کۆشتی زیاتری ئەوێ چار نییە هەرە بێ بەیەکەوە بژین هەرە بێ بەیەکەوە کۆمەکەین جاری وا هەیە درەنگتر ئەگەین بە نەتیجە جاری وا هەیە زووتر ئەگەین بەڵام بەدڵنیایی کارەکان تێکەڵی کارەکان وایە خزمەتیش هەیە و زۆری شەو بەڵام شتیش زۆر ماوە ئەبێ ئیش لەسەر ئەوەش بکەین و ئەوەش بەهێزکەین بووە و ئیش لەسەر ڕۆژ بە ڕۆژ زیاتر ڕوونکردنەوەی مەسەلەکانمان بین ئێمە زۆر ئیش لەسەرەوەکەین کە ئەمە شێوازی عێراقا زۆر جار هەر بە گاڵتەش بێ لەگەڵ برادەرەکان ماڵێم کاکە ئێمە بۆ فێری زمانی ئێوە بین ئێوەش تۆزە فێری زمانی ئێمە بن تۆزە فێری زمانی کوردی بن پێمان وایە ئەبێ لە هەموو شتەکانە نزیکی دروست بێ لە نێوانمانە زۆر سپاس بۆ بەڕێز شێخ عومەر بەرزنجی بریکاری وەزارەتی دەرەوەی عێراق سپاس بۆ ئەم دەرفەتەمان دووبان کردیت سەرکەوتوو بن ئینشاءڵڵا دووبارە بەخێر بێت مەمنونم زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەشتا ئەم ساتە بینەرمان بوون